بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان حميم چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەس دانیە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکی شیان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە. تنزيل الكتاب من الله العزيز العليم هاتنە خوارەوەی ئەم قورئانە لەلایەن خدای باڵا دەست و شارەزا و زاناوەیە. غافر الذنب وقابل التوب شديد العقاب ذي الطول لا إله إلا هو إليه المصير. هەمیشە و زاتە لێ خۆشبووی گوناهە، وەرگری تەوبە و پەشیمانیە لە بەندە گوناهبارەکانی تۆڵە سێنەرە زۆر بە سەختی لە یاخی بوان و ستەمکاران. دەسەڵاتدارە و خاوەن و بەخشێنەری ناز و نیعمەتەکانە، هیچ خودایەک نییە جگەل لەو سەرنجامیش هەر بۆ لای ئەوە. ما يجادل في آيات الله إلا الذين كفروا فلا يغررك تقلبهم في البلاد. هیچ کەس لە بەرامبەری ئایەت و فەرمانەکانی خوداوە مجادلە و دەمەدەمێ ناکات جگەل لەوانەی کە بێ بڕوا و خودانە ناز بوون. ئەی پێغەمبەر کەواتە دەسەڵات و سەرمایە و هێزیان فریود نەدات. كذبت قبلهم قوم نوح والأحزاب من بعدهم وهمت كل أمة برسولهم ليأخذوه وجادلوا بالباطل ليدحضوا به الحق فأخذتهم فكيف كان عقاب. پێشەمانیش کافرانی مەککە و ئەوانەی لە دوایان دێن قەومی نوح و گەلێت دەستە و گرۆی تریش باوەڕیان بە پێغەمبەرەکانیان نەدەکرد. هەرگەلێک پەلاماری پێغەمبەرەکەی دەدا تا دەستگیری بکات و ئازاری بدات و لە بەرنامەکەی لای بدات. هەروەها مجادلە و دەمەدەمێیان دەکرد بۆ ئەوەی حەق داپۆشنونەی هێڵن. جا منیش پێچامنەوە و لە ناوم بردن، بڕوانن چۆن تۆڵەیەکم لێ سەندن. وكذلك حقت كلمة ربك على الذين كفروا أنهم أصحاب النار. ئابۆ شێوەیە بڕیاری پەروەردگاری تۆ ئەی محەممەد چەسپا بەسەر ئەوانەدا کە خوددا نەناس و بێباوەڕ بوون. بەڕاستی ئەوانە نیشتەجێی دۆزەخن. الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم. ئەو فریشتانەی کە عەرش و تەختی پەروەردگار هەڵدەگرن ئەوانەشی کە بە دەوریدا دەسوڕێنەوە تەسبیحات و ستایش و سوپاسی پەروەردگاریان دەکەن، ئیمان و باوەڕی زۆر بەهێز و دامەزراویان پێیەتی، داوای لێخۆشبوونیش دەکەن بۆ ئەوانەی کە باوەڕیان هێناوە، دەڵێن پەروەردگارە ڕەحمەت و میهرەبانی تۆ، زانست و زانیاری تۆ هەموو شتێکت پێگرتۆتەوە، کەوا بوو خۆش ببن لەوانەی کە تەوبەیان کردووە و لە گوناهەکانیان پەشیمان و شوێن بەرنامە و ڕێبازی تۆ دەکەون، هەروەها لە ئاگری دۆزەخیش بیان پارێزە. ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم إنك أنت العزيز الحكيم. پەروەردگارە بیان خەرە ئەو باخ و باخاتەی بەهەشتی عەدنەوە کە بەڵێنت پێداون، هاوڕێ لەگەڵ ئەو کەسانەدا کە چاک و خوداناسن لە باوک و دایک و هاوسەران و نەوەکانیان. بەڕاستی
هەر تۆ خودایەکی باڵا دەست و دانایت. وقهم السيئات ومن تق السيئات يومئذ فقد رحمته وذلك هو الفوز العظيم. لە تۆڵەی هەموو گوناهەکان بیان پارێزە، خۆ هەر کەسێک لە تۆڵەی گوناهەکان بپارێزیت لە ڕۆژی قیامەتدا ئەوە ئیتر تۆ ڕەحمت پێکردووە، هەر ئەوەشە سەرفرازی و سەرکەوتنی گەورە و بێسنوور. إن الذين كفروا ينادون لمقت الله أكبر من مقتكم أنفسكم إذ تدعون إلى الإيمان فتكفرون. بێگومانەوانەی کە بێباوەڕبوون لە قیامەتدا بانجان لێ دەکرێت کە ڕق و خەشموقینی خوددا زۆر زیاتر لە ڕق و خەشموقینتان دژ بە یەکتر، چونکە کاتی خۆی بانگ دەکران بۆ ئیمان و باوەڕ کەچی ڕێبازی کوفرتان بەرنەدەدا و لەسەری بەردەوام دەبوون. قالوا ربنا أمتنا اثنتين وأحييتنا اثنتين فاعترفنا بذنوبنا فهل إلى خروج من سبيل. کافران لە وەڵامدا دەڵێن پەروەردگارە تۆ دەسەڵاتت بێ سنوورە، دوو جار ئێمەت مراندووە و دوو جار ئێمەت زیندوو کردوتەوە، مەبەست نەبوونی پێشهاتنە دنیاە کە جۆرە مردنێکە و ئەو مردنەش کە دەیزانین ژیانی دنیا و زیندووبوونەوەی قیامەتیش دوو جۆر ژیانە. ئایا چارەسەرێک ڕێبازێک نییە بۆ ڕزگاریمان؟ ذلكم بأنه إذا دعي الله وحده كفرتم وإن يشرك به تؤمنوا فالحكم لله العلي الكبير. ئێستاش ئەو بارودۆخەی کە تێیکەوتون بەهۆی ئەوەوەیە بەڕاستی کاتێک بانگەواز بکرێت بۆ پەرستنی خودای تاک و تەنها ئێوە باوەڕ ناهێنن، خۆ ئەگەر هاوڵی بۆ بڕیار بدرێت و ڕێبازیەک خوداناسین کەنار بخرێت ئێوە باوەڕ بەوە دەهێنن. ئێستاش فەرمان هەر فەرمانی خودای بەرز و بڵند و گەورەیە بۆ جیاکردنەوەی ئیمانداران لە بێباوەڕان. هو الذي يريكم آياته وينزل لكم من السماء رزقا وما يتذكر إلا من ينيب. ئەو خودایە بەردەوام بەڵگە و نیشانەی دەسەڵاتداری خۆیتان نیشان دەدات، لە ئاسمانیشەوە ڕزق و ڕۆزیتان بۆ دادەبەزێنێت، وەک باران، هەوا، جۆرەهاتیش کە دەبنە سەرچاوی ڕۆزی. کەسیش یاداوەری وەرناگرێت و بیر ناکاتەوە جگەلەوانەی کە دەگەڕێنەوە بۆ لای ئەو زاتە. فادعوا الله مخلصين له الدين ولو كره الكافرون. ئەو کاتە ئەی ئیمانداران ئێوە هەر هانە و هاوار بۆ خوددا بەرن و ملکەت و فەرمان بەرداری ئاین و بەرنامەکەی ئەو بن، ئەگەرچی کافر و بێبڕواکان پێی سەغڵەت بن و پێیان ناخۆش بێت. رفيع الدرجات ذو العرش يلقي الروح من أمره على من يشاء من عباده لينذر يوم التلاق. ئەو پەروەردگارە پلەپایەی زۆر بڵندە، خاوەنی تەختی فەرمان ڕەوایەتی تایبەتی خۆیەتی. ئەو زاتە وحی و نیگا بە فەرمانی خۆی دەنێرێت بۆ هەر کام لە بەندەکانی کە بیەوێت. قورئان ڕۆحە، چونکە ژیان بەخشە بە عەقڵ و دڵ و دەروون، بۆ ئەوەی خەڵکی بترسێنێت لە ڕۆژی بەیەک گەیشتنەوەی ڕۆح بەجەستە، گەیشتنەوەی ئادەمیزاد بەکردەوەکانی. يوم هم بارزون لا يخفى على الله منهم شيء لمن الملك اليوم لله الواحد القهار. ئەو ڕۆژە هەمویان بەدەرەوەن، ڕوت و ڕەجاڵ، نهێنی و ئاشکرا وەک یەکە، هیچ شتێکیان لە خوددا شارەوە نییە. ئەوسا پەروەردگاری مەزن دەفەرموێت ئەمڕۆ پاشایەتی و فەرمانڕەوایی شایستەی چێیە؟ چێ خاوەنی هەموو ئەم بوونەوەرەیە؟ کەس نییە وەڵام بداتەوە. خۆی دەفەرموێت هەر هەمووی بۆ خودای تاک و تەنها و خەشمگیرە. اليوم تجزى كل نفس بما كسبت لا ظلم اليوم إن الله سريع الحساب. ئەمڕۆ هەموو کەس پاداشی کار و کردەوەی خۆی وەردەگرێت. ئەمڕۆ هیچ جۆرەستەمێک لە کەس ناکرێت،
بەڕاستی خودای گەورە بە خێرایی لێپرسینەوەکان ئەنجام دەدات چونکە هەموو شت لای ڕوونە. وأنذرهم يوم الآزفة إذ القلوب لدى الحناجر كاظمين ما للظالمين من حميم ولا شفيع يطاع. ئەی پێغەمبەر بیان ترسێنە و ئاگایان بکەن لە ڕۆژە نزیکەکە ڕۆژی قیامەت کاتێک کە دڵەکان دەگەنەگەر و غەمگینی و پەژارە و تنگانە دڵ و دەرونی خودانەناسان بە تەواوی داگیر دەکات. هیچ دڵسۆز و پشتیوانێک بۆ ستەمکاران نییە. کەس تکا کار و غەم خۆریان نییە تا قسەیەکی ڕەواجی هەبێت و تکای لێوەربگیرێت. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. ئەو خودایە هەمیشە چاوە خیانەتکار و ناپاکەکان دەناسێت و دەزانێت چی لە دڵ و دەروون و سینەکاندا حەشار دراوە. والله يقضي بالحق والذين يدعون من دونه لا يقضون بشيء إن الله هو السميع البصير. هەمیشە خوددا دادوەری لەسەر بنچینەی حەق و ڕاستی ئەنجام دەدات. ئەوانەی جگەل لەو زاتە هاواریان لێ دەکەن هیچ دەسەڵات و داوەریەکیان لەدەست نایەت. بەڕاستی هەر خوددا خۆی بیسەر و زانایە. أولم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين كانوا من قبلهم كانوا هم أشد منهم قوة وآثارا في الأرض فأخذهم الله بذنوبهم وما كان لهم من الله من واق. ئایا ئەوە بەسەر زەویدا نەڕۆیشتون تا تەماشا بکەن و سەرنج بدەن سەرنجامی ئەوانەی پێش ئەمان چۆن بوو چیان بەسەر هات؟ ئەوانە لەمان زۆر بەهێزتر بوون و جێدەست و شوێنەواریان زیاتر لە زەویدا ئاشکرا بوو. جا ئەوە بوو خوددا بەهۆی گوناهەکانیانەوە لە ناوی بردن. کەس نەیتوانی لە سزای خوددا بیان پارێزێت و پەنایان بدات و ڕزگاریان بکات. ذلك بأنهم كانت تأتيهم رسلهم بالبينات فكفروا فأخذهم الله إنه قوي شديد العقاب. ئەو بارودۆخیان بۆیە بەسەرداهات چونکە بەڕاستی کاتی خۆی پێغەمبەرەکانیان بە چەندەها بەڵگە و نیشانەی ئاشکراوە ڕاستیەکانیان پێڕادەگەاندن کەچی بڕوایان نەکرد و باوەڕیان نەهێنا. اینجا خدای گەورە لە ناوی بردن و پێچانیەوە چونکە بێگومان ئەو خدایە بەهێزە و تۆڵەسەندنەوەی زۆر تند و بەئێشە لە بێباوەڕان. ولقد أرسلنا موسى بآياتنا وسلطان مبين إلى فرعون وهامان وقارون فقالوا ساحر كذاب. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە موسامان ڕەوانە کرد هاوڕێ لەگەڵ چەندەها بەڵگە و نیشانەی ئاشکرادا بۆ سەر فرعون و هامان و قارون بەڵام ئەو ستەمکارانە وتیان جادوگەرێکی درۆزنە. فلما جاءهم بالحق من عندنا قالوا اقتلوا أبناء الذين آمنوا معه واستحيوا نساءهم وما كيد الكافرين إلا في ضلال. جاکاتێک هات بۆ لایەن و هەموو ڕاستیەکی بۆ سەلماندن بە بەڵگە و مۆجیزەی ئاشکراوە کە لەلایەن ئێمەوە پێی بەخشرا بوو. فرعون و دار و دەستەی فەرمانیاندا و وتیان ڕۆڵەی نێرینەی هەموو ئەوانە بکوژن کە باوەڕیان هێناوە و لەگەڵ موسادان ئافرەت و کچەکانیان بهێڵنەوە بۆ کارەکەری. بەڵام خەیاڵیان خاوە لە کاتێکدا پیلان و تەڵەکەی بێباوەڕان هیچ نییە تەنها سەری لە سەرگەردانیەوە دەردەچێت. وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. اینجا فرعون وتی وازم لێ بهێنن با موسا بکوژم با هەر هاوار لە پەروەردگاری بکات چونکە بەڕاستی من دەترسم کە دین و ئاینتان بگۆڕێت یاخود دووبەرەکی و خراپە و شەڕ و شۆڕ لە وڵات و سەرزەویدا بەرپا بکات.
وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن بيوم الحساب. موسى جوتي بێگومان من پەنادەگرم بە پەروەردگاری خۆم کە پەروەردگاری ئێوەشە لە هەموو لوت بەرز و خۆ بەزلزانێک باوەڕی بە ڕۆژی لێپرسینەوە نەبێت ڕاستیەکان ئاوەژوو بکات. وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم وإن يك كاذبا فعليه كذبه وإن يك صادقا يصبكم بعض الذي يعدكم إن الله لا يهدي من هو مسرف كذاب. دیارە سەرنجام فرعون بڕیاریداوە موسا شەهید بکات بۆیە پیاوێکی ئیماندار لە خزمانی فرعون کە باوەڕەکەی شاردبەوە تا ئەو کاتە وتی ئایا ڕەوایە پیاوێک بکوژن تەنها تاوانی ئەوەیە کە دەڵێت پەروەردگارم ئەڵڵایە لە کاتێکدا چەندەها بەڵگە و نیشانەشی لەلایەن پەروەردگارتانەوە بۆ هێناون و نیشانی داون. خۆ ئەگەر درۆزن بێت ئەوە درۆزنیەکەی بە زەرەری خۆی تەواو دەبێت. خۆ ئەگەر ڕازگۆ بێت هەندێک لەو بەڵایەنەتان بەسەر دێت کە پێڕاگەیاندون. بەڕاستی من دڵنیام کە خوددا هیدایەت و ڕێنمووی کەسێک ناکات زیادە ڕەو و درۆزن بێت. واتە ئەگەر موسا درۆزن بووایە ئەو هەموو پشتیوانی لێ نەدەکرا لەلایەن خودداوە. يا قوم لكم الملك اليوم ظاهرين في الأرض فمن ينصرنا من بأس الله إن جاءنا قال فرعون ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد. هەروەها وتی ئەی قەوم و هۆزم ئەمڕۆ ئێوە دەسەڵاتتان هەیە بەسەر ئەم ناوچەیەدا و بە ئارەزووی خۆتان فەرمانڕەوایی تیادا دەکەن. جابیر بکەنەوە و تێفکرن چێ دەتوانێت فریامان بکەوێت، چێ دەتوانێت ڕزگارمان بکات لە تۆڵە و سزای خوددا ئەگەر یەخەی پێگرتین. فرعون قسەکەی پێبڕی وتی من تەنها هەر ئەو ڕاو بۆ چوونە بە چاک دەزانم و لام پەسەندە کە پێم ڕاگەیاندن. من تەنها ڕێبازی چاک و دروستم نیشان داون. وقال الذي آمن يا قوم إني أخاف عليكم مثل يوم الأحزاب مثل دأب قوم نوح وعاد وثمود والذين من بعدهم وما الله يريد ظلما للعباد. ئەو پیاوەی کە ئیمانی هێنابووتی بێگومان من دەترسم ڕۆژێکتان بەسەر بێت وەکو ئەو ڕۆژەی بەسەر گرۆ و قەومەننا لەبارەکانی پێشوودا هات وەکو ئەوەی کە بەسەر قەومی نوح و عاد و ثەمود و ئەوانەی بەدوای ئەواندا هاتن. جاوانە بێت خوددا بیاوێت ستەم لە بەندەکان بکات و حەز بە تیاچوونیان بکات. ويا قوم إني أخاف عليكم يوم التناد. أي قوم هوزم من بەڕاستی دەترسم لە ڕۆژی هاوار و ئاهوناڵە و بانکردنتان بۆ لێپرسینەوە ڕۆژی قیامەت. يوم تولون مدبرين ما لكم من الله من عاصم ومن يضلل الله فما له من هاد. ئەو ڕۆژەی کە هەموو لەبەری هەڵدێن و پشت هەڵدەکەن و هەموو سەرگەردانن نازانن چی بکەن و ڕوو بکەنە شوێ کەس نییە پەناتان بدات لە خشم و قینی خوددا. ئەوەشی خوددا گومڕای بکات بەهۆی خراپەکاری خۆیەوە هیچ کەسی تر ناتوانێت هیدایەت و ڕێنمووی بکات. ولقد جاءكم يوسف من قبل بالبينات فما زلتم في شك مما جاءكم به حتى إذا هلك قلتم لن يبعث الله من بعده رسولا كذلك يضل الله من هو مسرف مرتاب. سوێن بە خوددا
بەڕاستی کاتی خۆی یوسف بەڵگە و نیشانەی زۆری بۆ هێنان تا ڕێبازی خوداناسی بگرنەبەر کەچی بەردەوام لە گوماندا بوون بەرامبەرەو بەرنامە و ئاینەی کە بۆی هێنابوون هەتا ئەو کاتەی وەفاتی کرد ئەوسا وتتان ئیتر تەواو هەرگیز خوددا دوای ئەم پێغەمبەری تر نانێرێت هەر بەو شێوەیە خوددا کەسانی سەرکەش و گوناهکار و دڵدانە مەزرا و ڕاڕا گومڕا دەکات. الذين يجادلون في آيات الله بغير سلطان أتاهم كبر مقتا عند الله وعند الذين آمنوا كذلك يطبع الله على كل قلب متكبر جبار. ئەو کەسانەی کە مجادلە و گفتوگۆ دەکەن دەربارەی ئایەت و فەرمانەکانی خوددا بێ ئەوەی هیچ بەڵگەیەکیان بۆ هاتبێت ئەم مجادلە و گفتوگۆیە زۆر بێزرا و تاوانە لەلای خوددا و لەلای ئەوانەشی کە ئیمانیان هێناوە هەر بەو شێوەیە خوددا مۆر دەنێت بەسەر هەموو خاوەن دڵێکی خۆبەزلزان و ڕقەستور و ستەمکاردا. وقال فرعون يا هامان ابن لي صرحا لعلي أبلغ أسباب السماوات فأطلع إلى إله موسى وإني لأظنه كاذبا وكذلك زين لفرعون سوء عمله وصد عن السبيل وما كيد فرعون إلا في تباب. ئالەو گەرمەی قسەی ئیماندارەدا فرعون بە هامانی وت ئەی هامان برجێکی بەرزم بۆ دروست بکە بۆ ئەوەی هەندێک هۆکارم دەست بکەوێت هۆکاری بەرزبوونەوە بۆ ئاسمانەکان تا لەوێوە سەرکەوم و نهێنیەکان شارەزا ببم تا سەردانێکی خودای موسا بکەم و بیبینم هەرچەندە من دڵنیام کە درۆزنە. ئابەو شێوەیە کار و کردەوە ناشرینەکان لەلای فرعون جوان کرا و لە ڕێبازی ڕاست و دروست لادرا بێگومان پیلان و نەخشەی نادروستی فرعون هەر لە زەرەردایە. وقال الذي آمن يا قوم اتبعون أهدكم سبيل الرشاد. ئەو کەسەی کە ئیمانی هێنابوو دووبارە هاتەوە قسە وتی ئەی قەوم و هۆزەکەم شوێنی من بکەون بە قسەی من بکەن ڕێنموویتان دەکەم بۆ ڕێبازی سەرفرازی و چاکە و چاکەکاری. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. أي قوم هوزم بێگومان ژیانی ئەم دنیاە تەنها بریتیە لە ڕابواردنێکی کەم بەڕاستی ژیانی پاشە ڕۆژ و داهاتوو هەر ئەو شوێنی ئومێد و ئارامگرتن و حەسانەوەیە بۆ ئیمانداران. من عمل سيئة فلا يجزى إلا مثلها ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب. ئەوەی گوناه و هەڵەیەکی کردبێت تەنها بەقەدەر هەڵە و گوناهەکەی خۆی تۆڵی لێدەسەنرێت ئەوەشی کە چاکەی کردووە لە پیاوان و ئافرەتان لە کوڕان و لە کچان لە کاتێکدا کە خاوەنی باوەڕی دامەزراون ئەوانە دەچنە بەهەشتەوە و بێسنوور و بێحساب ڕزق و ڕۆزی هەمە جۆر و هەمە چەشنیان پێدەبەخشرێت. ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار. أي قوم هوزم أو تشيا خو من بانجي أو دكم بو رزقاري بو سرفرازي بو بهشت كتشي أو بانجي من دكن بو خدان ناسي بو سرگرداني بو دوزخ. تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار. بانگم دەکەن تا باوەڕم بە خوددا نەمێنێت و هاوڵ و شەریکی بۆ بڕیار بدەم بێ هیچ بەڵگە و زانستی و زانیاریەک لە کاتێکدا من بانگتان دەکەم بۆ لای زاتێک کە زۆر بەدەسەڵاتە و زۆریش لێ خۆش بووە. لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار.
شتێکی ڕاستە و گومانی تێدا نییە ئەوەی کە ئێوە من بانگ دەکەن بۆ لای خاوەنی هیچ بانگەواز و بەرنامە و پرۆگرامێک نییە، نە لە دنیادا نە لە قیامەتیشدا. ئەوەش نابێت لە یاد بکەین کە بەڕاستیش گەڕانەوەمان بۆ لای خودای گەورەیە. ئەوانەشی تاوانی زۆر ئەنجام دەدەن و سەرکەش و لە سنوور ترازاون، ئەوانە نیشتەجێی دۆزەخن. فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد. جا لە ئایندەدا ڕۆژێک دێت ئەم قسانەی منتان بێتەوە یاد. ئێستاکەش من خۆم و کاروبارەکانم دەدەمە دەست خوددا و پشت بەو دەبەستم، چونکە بێگومان خوددا بینایە بە بەندەکانی. فوقاه الله سيئات ما مكروا وحاق بآل فرعون سوء العذاب النار يعرضون عليها غدوا وعشيا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب. جا خودای گەورە ئەو ئیماندارە ژیرەی پاراست لە پیلانی خراپ و دڕندانەیان، دار و دەستەی فرعونیش سزایەکی زۆر سەختیان توش بوو، ئاگری دۆزەخە. بەیانیان و ئێواران نیشانیان دەدرێت یاخود پیایاندا دەتزێنێت لە جیهانی بەرزەخدا. ڕۆژی قیامەتیش فەرمان دەدرێت ئادەی تاقم و دەستەی فرعون بخەنە ناو ئێش و ئازاری زۆر ناخۆشەوە. وإذ يتحاجون في النار فيقول الضعفاء للذين استكبروا إنا كنا لكم تبعا فهل أنتم مغنون عنا نصيبا من النار. ئەو کاتە ئیتر شەڕ و کێشە دەست پێ دەکەن لەناو ئاگری دۆزەخدا. لاواز و چەوساوەکان بەدەسەڵاتدار و لوود بەرزەکان دەڵێن خۆ بەڕاستی ئێمە شوێن کەوتەی ئێوە بووین، ئایا ئێوە ناتوانن تۆزێک سزای ئاگرمان لەسەر کەم بکەنەوە؟ قال الذين استكبروا إنا كل فيها إن الله قد حكم بين العباد. لە وەڵامیاندا لوود بەرزەکان دەڵێن ئێمە هەمومان لەناو ئاگردا گیرمان خواردووە، بێگومان خودای گەورە داوەری کردووە لە نێوان بەندەکانیدا و بڕیارەکانی بڕاوەتەوە. وقال الذين في النار لخزنة جهنم ادعوا ربكم يخفف عنا يوما من العذاب. اینجا ئەوانەی کە لەناو ئاگری دۆزەخدان بە فریشتەکانی کارگێڕی دۆزەخ دەڵێن داوا لە پەروەردگارتان بکەن تەنها ڕۆژێک سزا و ئازارمان لەسەر کەم بکاتەوە. قالوا أولم تك تأتيكم رسلكم بالبينات قالوا بلى قالوا فادعوا وما دعاء الكافرين إلا في ضلال. ئەوانیش لە وەڵامی داخوازیەکەیاندا دەڵێن باشە مەگەر پێغەمبەرەکانتان بە بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکراوە ڕەوانە نەکرابوون بۆتان؟ هەمویان بەیەک دەنگ دەڵێن بەڵێ ڕاستە. اینجا فریشتەکان دەڵێن دەیکەوا بوو هەرداوا بکەن و بپاڕێنەوە، بێگومان داخوازی و پارانەوەی کافران بە هیچ ناچێت، تازە هیچ نرخێکی نییە و گیرا نابێت. إنا لننصر رسلنا والذين آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد. بەڕاستی ئێمە پێغەمبەرەکانمان و ئەوانەشی کە باوەڕیان هێناوە سەردەخەین لە ژیانی دنیادا، هەروەها ئەو ڕۆژەش کە شایەتەکان شایەتی دەدەن، فریشتەکان شایەتی بۆ پێغەمبەران دەدەن، پێغەمبەران شایەتی بۆ بانگخوازان دەدەن، بانگخوازانیش شایەتن لەسەر خەڵکی. يوم لا ينفع الظالمين معذرتهم ولهم اللعنة ولهم سوء الدار. لەو ڕۆژەدا ستەمکاران تکە و پاڕانەوەیان بێسوودە و کەڵکیان پێناگەێنێت، نەفرین هەر بۆ ئەوانە و هەر بۆ ئەوانیشت جێگەی ناساز و ناخۆش. ولقد آتينا موسى الهدى وأورثنا بني إسرائيل الكتاب. سوێن بە خوددا
بەڕاستی ئێمە هیدایەت و ڕێنموویمان بەخشی بە موسا و تەوراتیشمان هێشتەوە لە ناونەوەی ئیسرائیلدا تا پێڕەوی بکەن و پابەندی بن. هدى وذكرى لأولي الألباب کردوشمانە بەهۆی ڕێنمووی و یادخستنەوە بۆ خاوەن بیر و هۆشەکان. فاصبر إن وعد الله حق واستغفر لذنبك وسبح بحمد ربك بالعشي والإبكار. ئەی پێغەمبەر بە ئارام و خۆڕاگر بە، چونکە بەڕاستی بەڵێن و وادەکانی خوددا هەردێتە دی. داوای لێخۆشبوونیش بکە بۆ گوناهەکانت، تەسبیحات و ستایش و سپاسی پەروەردگاریشت بەردەوام ئەنجام بدە، بەتایبەت لە دەمە و ئێواران و دەمە و بەیانیاندا. إن الذين يجادلون في آيات الله بغير سلطان أتاهم إن في صدورهم إلا كبر ما هم ببالغيه فاستعذ بالله إنه هو السميع البصير. بەڕاستی ئەوانەی کە مجادلە و گفتوگۆی سەرکەشانت دەکەن و بەناشارە زایل لە ئاەتەکانی خوددا دەدوێن بێ ئەوەی بەڵگەیەکی بەهێزیان پێبێت، ئەوانە تەنها لە سینەیاندا خۆ بەزلزانین هەیە، بەمەرجێک هیچ کات ناگەنە ئەو ئامانجەی کە هەیەنە، کەواتە تۆ پەنا بگرە بە خوددا لە شەڕی خوددا نەناسان، چونکە بەڕاستی ئەو زاتە بیسەر و بینایە. لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس ولكن أكثر الناس لا يعلمون. بەڕاستی دروستکردنی ئاسمانەکان و زەوی لە دروستکردنی خەڵکی زۆر گەورە و گرنگترە، بەڵام زۆربەی خەڵکی ئەم ڕاستیانە تێناگەن و پێی پێنابەن و نایزانن. وما يستوي الأعمى والبصير والذين آمنوا وعملوا الصالحات ولا المسيء قليلا ما تتذكرون. کەسانی کوێر لە بەرامبەر چاو ساغەوە وەک یەک نین، هەروەها ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوەی چاک ئەنجام دەدەن لەگەڵەوانەدا کە تاوان و گوناه دەکەن چۆن یەک نین، کەچی زۆر کەم خەڵکی تێدە فکرن و بیر دەکەنەوە و بەراورد دەکەن. إن الساعة لآتية لا ريب فيها ولكن أكثر الناس لا يؤمنون. بەڕاستی ڕۆژی قیامەت بەڕێوەیە و هەردێت، هیچ گومانێکی تێدا نییە، بەڵام زۆربەی خەڵکی ئیمان و باوەڕ ناهێن و باوەڕیان پێی نییە. وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. ئەی خەڵچینە، پەروەردگارتان فەرموویەتی ئێوە هانا و هاوار بۆ من بهێنن، ئەوە من دوعا و نزاتان گیرا دەکەم. بەڕاستی ئەوانەی خۆیان بە گەورەت دادەنێن و لوود بەرزی دەکەن لە ئاستی پەرستنی مندا، لە ئایندەدا بەسەر شۆڕی و خەجاڵەتیەوە دەخرێنە ناو ئاگری دۆزەخەوە. الله الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون. خدا و پەروەردگارێ شەوی بۆ سازاندون تا تیایدا ئارام بگرن و بەحەوێنەوە، ڕۆژگاریشی بۆ ڕۆشن و ڕوونا کردوونەتەوە. بەڕاستی خدای گەورە خاوەنی بەخشندەی و ناز و نیعمەتی زۆرە بەسەر خەڵکیەوە، بەڵام زۆربەی خەڵکی سپاسگوزاری ناکەن. ذلكم الله ربكم خالق كل شيء لا إله إلا هو فأنا تؤفكون. ئەو زاتە خدای ئێوەیە و پەروەردگارتانە، بەدیهێنەری هەموو شتێکە، هیچ خدایەک نییە جگە لەو، ئیتر ئێوە بەرەو کوێ دەبرێن چۆن لا دەدرێن لە بەرنامەکەی. كذلك يؤفك الذين كانوا بآيات الله يجحدون. هەر بەو شێوەیە لادرابوون ئەوانەی کە لە پێش ئەمانەوە دژایەتی ئایەت و فەرمانەکانی خودایان دەکرد و لە ڕێبازەکەی لایان دەدا و دژایەتیان دەکرد، بەڵام کوان بۆ کوێ چوون، چیان بەسەر هات.
الله الذي جعل لكم الأرض قرارا والسماء بناء وصوركم فأحسن صوركم ورزقكم من الطيبات ذلكم الله ربكم فتبارك الله رب العالمين. خدا ئەو زاتەیە کە زەوی بۆ کردوون بە شوێنی سرەوتن و ژیان و حەوانەوە، ئاسمانیشی بەسەرتانەوە ڕاگرتووە، ڕوخسار و شێوازتانی نەخشاندووە، بە جوانترین شێوەش نەخشاندوویەتی، لە ڕزق و ڕۆزی چاک و پاک و بەسوود بەهرەوەری کردوون. جا ئەوەیە خدای پەروەردگارتان پاک و بێگەرد و بڵندە، ئەو خدایەی کە پەروەردگاری هەموو جیهانیانە. هو الحي لا إله إلا هو فادعوه مخلصين له الدين الحمد لله رب العالمين. ئەو زاتە هەمیشە و بەردەوام هەر زیندووە، جگە لەو خدایەکی تر نییە کەوا بوو هانا و هاوار و نزاتان ڕووبەو بێت، ملکەت و فەرمانبەرداری بەرنامە و ئاینەکەی ئەو بن. سپاس و ستایش بۆ خدا کە پەروەردگاری هەموو جیهانیانە. قل إني نهيت أن أعبد الذين تدعون من دون الله لما جاءني البينات من ربي وأمرت أن أسلم لرب العالمين. أي پیغمبر پیان بڵێ بێگومان من قەدەغەم لێکراوە ئەو شتانە بپەرستم کە ئێوە لە جیاتی خوددا هانا و هاواری بۆ دەبن، لە کاتێکدا بەڵگە و نیشانەی زۆر و ئاشکرام لەلایەن پەروەردگارمەوە پێگەیشتووە و من فەرمانم پێدراوە بە ملکەتی خۆم بدەمە دەست پەروەردگاری هەموو جیهانیان. هو الذي خلقكم من تراب ثم من نطفة ثم من علقة ثم يخرجكم طفلا ثم لتبلغوا أشدكم ثم لتكونوا شيوخا ومنكم من يتوفى من قبل ولتبلغوا أجلا مسمى ولعلكم تعقلون. ئەو خدایە لە خاک ئێوەی دروست کردووە، لەوە دوا لە نوتفە کە بریتیە لە بەیەکگەیشتنی سەرمێکوتەیەک کە بە چاو نابینرێت بە هێلکۆکەیەک کە بەقەدەر خاڵێکی بچووکە، لەوە دوا دەبێتە خۆ هەڵواسەرێک پاشان دەرتان دەهێنێت کە منداڵێکی ساوان بەرەبەرە گەورەتان دەکات بۆ ئەوەی بگەنە ئەو پەڕی هێز و توانا و ژیریتان، پاشان بۆ ئەوەی ببنە پیر و پەککەوتە، هەشتانە پێش ئەوەی بگاتە یەکێک لەو قۆناغانە دەمرێت، هەتانە دەمێنێتەوە بۆ ئەوەی بگاتە کاتێکی دیاریکراو. خدای گەورە ئەم هەموو ڕاستیانەتان دەخاتە بەرچاو بۆ ئەوەی عەقڵ و ژیریتان بخەنە کار. هو الذي يحيي ويميت فإذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون. هەرەو زاتە ژیان دەبەخشێت و زیندەوەران و گیان لەبەران دەمرێنێت، جا کاتێک بڕیاری شتێکیدا هەرەوەندەیە کە پێی بفەرموێت ببە دەست بەجێ دەبێت. ألم تر إلى الذين يجادلون في آيات الله أنى يصرفون. ئایا نابینیت ئەوانەی کە مجادلە و گفتوگۆی نابەجێ دەکەن دەربارەی ئایەت و فەرمانەکانی خوددا، ئەو سەرگەردانانە بەرەو کوێلا دەدرێن لە حەق و ڕاستی ڕوو لە کوێ دەکەن. الذين كذبوا بالكتاب وبما أرسلنا به رسلنا فسوف يعلمون. إذ الأغلال في أعناقهم والسلاسل يسحبون في الحميم ثم في النار يسجرون. ثم قيل لهم أين ما كنتم تشركون من دون الله قالوا ضلوا عنا بل لم نكن ندعو من قبل شيئا كذلك يضل الله الكافرين.
ئەوانەی کە باوەڕیان نییە بە قورئان و بەو بەرنامە و ڕێبازەی کە بە پێغەمبەرەکانماندا ڕەوانەمان کردووە ئەوانن لە ئایندەدا دەزانن چیان بەسەر دێت و خۆیان دەبیننەوە کاتێک کۆت و زنجیرەکان دەکرێنە گەردنیان و ڕادەچێشرێن بۆ ناو ئاوی زۆر گەرم پاشان ئاگریان پێخۆش دەکرێت و دەبنە سوتەمەنی بۆی لەوە دوا پێیان دەوترێت کوانە و شتانەی کە بە هاوڵتان دادەنا بۆ خودای باڵا دەست لە جیاتی خوددا دەتان پەرست بە کەساسی و خەجاڵەتیەوە دەڵێن لێمان ون بوون دیار نین بەڵکو ئێمە هەر ناوی کەسی ترمان نەدەبرد دیارە لە ترسدا یا هەربیر و باوەڕی خۆیان فرامۆش کردووە ئابۆ شێوەیە خوددا کافران سەرگەردان و سەر لێ شێواو دەکات ذلكم بما كنتم تفرحون في الأرض بغير الحق وبما كنتم تمرحون ئەم بارودۆخەی کە ئێستا تیایدا گیرتان خواردووە سەرنجامی ئەو کەیف و شادی و سوور و سەمایەیە کە لەسەر زەویدا بەناحەق ئەنجامتان دەدا و کەشخەتان دەکرد بەسەر خەڵکەوە و ناستان دەکرد بەسەریاندا ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين دەی لە قاپیەکانی دۆزەخەوە بۆ ژوورەوە ئەوەش بزانن ناژمرن تیایدا و بە هەمیشەیی تیایدا دەمێننەوە ئای کە شوێن و جێگەی خۆبەزل زانەکان ناخۆش و ناسازە فاصبر إن وعد الله حق فإما نرينك بعض الذي نعدهم أو نتوفينك فإلينا يرجعون جا ئەی پێغەمبەر ئارامگر بە و دڵنیاش بە کە بەڵێنی خوددا ڕاستە و دروستە و هەردێتە دی ئەوسا یا ئەوەیە کە هەندێ لە هەڕەشەکانمان دژیان بە چاوی خۆت دەبینیت یاخود ئەگەر گیانمان کێشایت و وەفاتت کرد ئەوانە بۆ شوێ دەچن بەناچاری هەر بۆ لای ئێمە دەبرێنەوە ئەوسا بەتوندی تۆڵەیان لێدەسێنین ولقد أرسلنا رسلا من قبلك منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك وما كان لرسول أن يأتي بآية إلا بإذن الله فإذا جاء أمر الله قضي بالحق وخسر هنالك المبطلون بەڕاستی ئێمە پێشتۆ پێغەمبەرانی تریشمان ڕەوانە کردووە هەیانە سەرگوزەشتە و بەسەرهاتیانمان بۆ جێڕاویتەوە هەشیانە کە سەرگوزەشتە و بەسەرهاتیمان بۆ نەجێڕاویتەوە هیچ پێغەمبەرێکیش بۆی نەبووە مۆجیزەیەک پێش بهێنێت بەبێ مۆڵەتی خودای بەدەسەڵات جاکاتێک فەرمانی خوددا هاتبێت ئەوە جێبەجێ کراوە بەڕاستی ئەو کاتە ئیتر ناحەق و نادروستەکان خەسارەتمەند بوون لەوێدا الله الذي جعل لكم الأنعام لتركبوا منها ومنها تأكلون هەر خودایە کەماڵاتی بۆ ئێوە ڕامهێناوە تا هەندێکی بۆ سواری بەکاربهێنن و هەندێکیشی بۆ خۆراک سوودی لێوەربگرن ولكم فيها منافع ولتبلغوا عليها حاجة في صدوركم وعليها وعلى الفلك تحملون هەروەها سوودی زۆری ترتان دەست دەکەوێت لەو ماڵاتانەدا بۆ ئەوەی بە سواری ئەوانە بگەنە ئەو شوێنانەی نیازتان لە دڵدایە بیگەنێ و کاروباری خۆتان ئەنجام بدەن جا بە سواری ئەو وڵاغانە و کەشتیش هەڵدەگیرێن هات و چۆیان بۆ ئاسان کردوون ويريكم آياته فأي آيات الله تنكرون ئەو زاتە بەڵگە و دەسەڵاتی خۆیتان نیشان دەدات جا بە چ بەڵگە و نیشانە و معجزەیەکی خودایی ئێوە بڕواناکەن و دژی دەوەستن أفلم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم كانوا أكثر منهم وأشد قوة وآثارا في الأرض فما أغنى عنهم ما كانوا يكسبون ئایا ئەوە بە زەویدا نەگەڕاون تا تەماشا بکەن کە چیمان بەسەر قەوم و خەڵکانی پێش ئەماندا هێناوە و سەرنجامیان چۆن بووە ئەوانە زۆر لەمان زیاتر بوون و هێزیان لەمان زۆرتر بوو شوێنەواریان لە زەویدا ئاشکراتر بوو بێگومانە و کار و کردەوە نادروستەی کە دەیان کرد هیچ فریایان نەکەوت و ڕزگاری نەکردن
فلما جاءتهم رسلهم بالبينات فرحوا بما عندهم من العلم وحاق بهم ما كانوا به يستهزئون. جاکاتێک کە پێغەمبەرەکانیان بە بەڵگە و نیشانەی تەواوەوە بۆیان ڕەوانەکرا لە جیاتی ئەوەی باوەڕیان پێ بهێنن خۆیان دڵخۆش کرد بەو ڕاددەکەمەی کە لە زانست و زانیاری هەیان بوو. سەرنجام هەڕەشەی خوددا لەسەر زاری پێغەمبەراندا یەخەی پێگرتن و ئەوەی کە ئەوان گاڵتەیان پێدەکرد دەستە و یەخەیان بوو فەوتاندنی. فلما رأوا بأسنا قالوا آمنا بالله وحده وكفرنا بما كنا به مشركين. جاکاتێک کە تۆڵە و سزای ئێمەیان بینی و دڵنیابوون کە ڕزگاریان نابێت وتیان ئیتر ئێمە باوەڕمان بە تاکو و تەنهایی خوددا هێناوە جگەل لەو کەسی تر ناپەرستین. بێ باوەڕیش بووین بەو شتانەی کە دامان نابوو بە هاوڵی خودای پەروەردگار و پەشیمانین. فلم يك ينفعهم إيمانهم لما رأوا بأسنا سنة الله التي قد خلت في عباده وخسر هنالك الكافرون. جابێگومان ئیمانی ئاوا سوودی نەبووە بۆیان کاتێک تۆڵە و خەشم و قینی ئێمە دەبین و لە ترساندا باوەڕ دەهێنن چونکە ئەمە بەڕاستی بەرنامەی خوددایە بۆ بەندەکانی بە درێژایی زەمانەت دەبێت لە تەواوی ئازادیدا بێترس و زۆر باوەڕی پێ بکەن. باوەڕی تنگانە و کاتی تیاچوون پەسەند نییە. ئالەو شوێنەدا ئیتر کافر و بێبڕواکان خەسارەتمەندی و زەرەری بێسنووریان بۆ مایەوە.